من ئەڵێم ئەم دروشمە گوزارش لە ئەو گۆڕانکاریانە ئەکا کە لە کۆمەڵگاکەمان سەرەڕای گشت ئاستەم و گشت سەختیەکان کە ڕوویان ناوە بۆ بەرەو پێشتر کە مەسەلەی یەکسانی جەندەری لەوە دەرئەچێ تەنها ئافرەت خەمخۆری بێت لەوە دەرئەچێ تەنها ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی خەمخۆری بێت وەکو لەو دروشمە هاتووە ئەی ئەرکی هەمومان چییە؟ ئەو دروشمە ئەڵێ ئەرکی هەمومانە کە ئەپرسێ ئەرکی هەمووان ئێوێ وامان تێگەیەنێ ئەرکی هەمووانە بەدامەزراوە فەرمیەکانی دەسەڵات ناوەندە ئەکادیمی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مرۆڤ دۆستانی گەلەکەمان و بەو هیوایەی و دڵنیاشی کە ئەبێتە بابەتێکی کۆمەڵگەیی بەرفراوان لە ناوەندە میلیەکانیشدا ئێستا ئاوە لە هۆڕی گەورە قسەی لێ ئەەکەین و لە زۆر جێگە یەکەم جار کە ئێمە ومانان لە کەمەنەکان باسمان لێ ئەکرد ئەپرسا جەندەر چییە؟ حتا نازانم ڕەنگە هەولێر پێی ئەڵێنیان شتێکە لە سەرباندا ئەندرێ یعنی ئێستا نا ئێستا کە بازەکەی گلەیمان لێ یەکەم حتا لە هەندێ ناوەندی ملی ئەڵێ باسی ئەبە نەتان بڕێەوە باسی جەندەر معنای ئەوەیە کە بۆتە باسێک بچێتە ناو خەڵک ئەوەی ئێستا کە ئینسان یعنی گەشبین ئەکا لەسەر ئاستی حکوومەت بابەتی یەکسانی جەندەر لەبەرەوە ئەچێتە ناو بەرنامە و پلانی وەزارەت و دامەزراوەکانی تری حکوومەت لە ڕێگەی ئەو دەستەی یەکەکانی یەکسانی جەندەر لە وەزارەتەکانە کە بەڕاستی سەرەڕای ئەوەی ماوەیەکی کەمە ئەو یەکانە دەست بەکار بوون و سەرەڕای ئەوەی کە زۆر کەم و کوڕی هەیە لە پێداویستیەکانیانە بەڵام توانیویانە ڕۆڵی بەرچاویانە بێت لە وەزارەت لەسەر زانکۆکان ئێستا ئەوە سەنتەری یەکسانی جەندەری لە کاتێکا کە لە یەک دوو زانکۆ هەبوون ئێستا لە ساڵی پاش لە کۆنفرەنسی 8 ئازارە بە بڕیاری جەنابی وەزیری خوێندنی باڵا ئەو کات لە سەرانسەری زانکۆکانی هەرێمە سەنتەری یەکسانی جەندەری ئەبێ بکرێتەوە لە بەشێکیانە ئێستا هەن و ئەوە کار ئەکرێ بۆی لە زانکۆکانی تریشە پێک بێن ئەو سەنتەرانە